خۆشەویستان بەخێربێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. میوانە خۆشەویستەکانی ستۆدیۆ، ئێوەش بەخێربێن بەڕێزان خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ بە دیداری ئێوەی عەزیز شاد دەبم. وەک دەزانن لە هەر بەرنامەیەک دوو زانکۆ بەشدارە هێش پڕکێ دەکەن. و بەرنامەکە پێک هاتووە لە سێ بەرگە. بەرگەی یەکەم پرسیاری خێرا. پرسیارێکی خێرا ئاسانە. پرسیارەکە هیچ خاڵێکی لەسەر نییە. کام لە زانکۆکان زووتر وەڵامەکەیان زانی مافی ئەوەیان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. قۆناغی دووەم قۆناغی کەتەگۆریەکان 12 کەتەگۆریە. هەر کەتەگۆریەی دوو پرسیاری تێدایە و هەر پرسیارەی دەخاڵی لەسەرە. کۆتا قۆناغ قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی لە هەردوو زانکۆ دوو بە دوو دێنە لای من. هەردوو کەسێک سێ پرسیاری لێ دەکرێ، هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. خۆشەویستانم پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێت بە خێرهاتنی هەردوو زانکۆ بکەم زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. عیماد بەرەکات تەمەن 21 ساڵ، تابی قۆناغی سێمی بەشی تەکنۆلۆژیای دارایی و ژمێریاری. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ئومێد سامی تەمەن 22 ساڵ، تابی قۆناغی سێمی بەشی ڕۆژنامەوانی ئەلکترۆنی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. دەخیل مەتۆ تەمەن 27 ساڵ، قوتابی قۆناغی دۆمی بەشی دەرمانسازی. ئارەزووی ئەوەیە دکتۆرا بەدەستبێنێت لە بواری دەرمانسازی. ئەیوب عەبدوڕەحمان تەمەن 30 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی ئەندازیاری. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. ئۆڵمەمەش بوو vێرێ بوو سەرکەفتنێ و دە هەر سەرکەوین. ئینشاءڵڵا دە سەرکەوین. ئارمانجامە سەرکەفتنە. ئینشاءڵڵا دێ سەرکەفتن بوومە بیت. وەک سەرپەرشتە قوتابیەت زانکۆیامە بۆ پشکداریت بەرنامەی ئەستێرەکانی زانکۆدا توێ باوەرەداینە و دێ سەرکەفتنە دەستخۆبەینی. و زانکۆی ئیشک. هەژار پێشەوە تەمەن 25 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی کارگەڕی کار. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمانێکی سەرکەوتوو. ئەحمەد ئازاد تەمەن 18 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی پزیشکی دان. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. سۆما فەرهەنگ تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی پەیوەندی نێودەوڵەتی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. کەیوان محسن تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی پەیوەندی نێودەوڵەتی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. لە زانکۆی عیشق هاتوین بەشدارین لە ئەستێرەکانی زانکۆ. ئەگەر یەکەمیش نەبین هیوادارم دوام بێت. هیوادارم لە کەلەو بەرنامە تیپی من سەرکەوتوو بێت و بە سەرکەوتووی بەجێ بێت. ئینشاڵڵا زانکۆی ئێمە سەر دەکەوێت ئەمە. بۆ بردنەوە هاتوین هیوادارم سەرکەوین. ئەو قوتابانەی کە هەڵمام ژۆرەمە زۆر دڵنیان لە توانەکانیان و دڵنیان کە سەر دەکەون و هیوایەتی زۆرمان پیان هەیە و بە دڵنیاییەوە سەرکەوتوو دەبین. خۆشەویستان گەڕاینەوە دووبارە سڵاو و پرسیارەکە بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ دامەزرێنەری ئیمپراتۆریەتی سەفەوی کێ بوو؟ ئیمپراتۆریەتی سەفەوی. ئەوەی دەیزانێ بۆ تۆنەکە داگرێ. پۆلیتەکنیکی دهۆک. شاه سەفیەدین. کێ؟ سەفیەدین. سەفیەدین؟ بەلێ. سەفادین. بەداخەوە وەڵامەکە هەڵەبوو شا ئیسماعیلی سەفەوی. شا ئیسماعیلی سەفەوی وەڵامە ڕاستەکە بوو بەو شێوەیە. پۆلیتەکنیکی دهۆک نەیانزانی کەواتە ئێمە ئۆتۆماتیکی ئەچین بۆ زانکۆی ئیشک. زانکۆی ئیشک مافی هەڵبژارنی یەکەم کەتەگۆریان هەیە. چی هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیا ئەی و بی هەیە. کامیان هەڵبژێرن؟ ئەی. ئەی. کام لەمانە گەورەترین شارە لە کیشوەری ئەفریقا لە ڕووی ڕووبەرەوە؟ ئەی تەرابلوس، بی قاهێرە، سی لاگوس، دی نایرۆبی. سی چرکەتان هەیە.
هەڵبژاردننی ئێمە بی قاهرە بی قاهرە کۆتا وەڵام کۆتاوە زانکۆی ئیشک ئەڵێن بی قاهرە زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ وەڵامەکەتان ڕاستە بە وەڵامە ڕاستە زانکۆی ئیشک بوو بە خاوەنی دەقاڵ پۆلیتەکنیکی دهۆک کاتەگۆریەک هەڵبژێرن بیرکاری بیرکاری بیت تمام برا بیرکاری بیت بیرکاری 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 بله لە بیرکاری وەک دەزان ئەی و بی هەیە بڵای بیت ئەی ئەی ڕەگی دووجای 256 چەندە ئەی 12 بی 16 سی 24 دی 14 بی 16 کە وەڵامەکەتان زانی پێویست ناکات دەست بنێن بە بۆتۆنە کۆتا وەڵام بی 16 بەڵێ بزانین بی 16 وەڵامێکی ڕاستەیە هەڵێ وەڵامەکەی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زۆر ڕاست بوو بوون بە خاوەنی دەقاڵ زانکۆی ئیشک چ کەتەگۆریەک هەڵبژێرن دووبارە جوگرافیا دووبارە جوگرافیا لە جوگرافیا تەنها یەک پرسیار ماوە کەواتە جوگرافیا بی کام وڵات بە پلەی یەکەم دێت لە ڕووی زۆری پاشەکەوتی نەوت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا ئەی عێراق بی سعودیە سی ئێران دی جەزائر سی چرکەتان هەیە دوا وەڵام وەڵامی بی سعودیا دوا وەڵام وەڵامی بی سعودیە بزانین وایە زۆر ڕاستە مەملەکە العەرەبیە سعودیە زانکۆی ئیشک بوون بە خاوەنی 20 خاڵ ئێوە چ کەتەگۆریەک هەڵ ئەبژێرن بیولوژی بایۆلۆجی بله گەنایی بیت لە بایۆلۆجی ئەی و بی هەیە بلا بیبیت بڵاو بیبی ئەو بەشەی زانستی بایۆلۆژی کە بایەخ بە لێکۆڵینەوەی کە ڕوو دەدات چی پێدەگوترێ ئەی بۆتەنی بی ئەناتۆمی سی بەکتریۆلۆژی دی مایکۆلۆژی تاکیدی سی چرکەتان هەیە فطرياتنا فطرياتها فطرياتنا مايكولوجي مايكولوجي ده تاكيد شناتيا بوتاني علم النبات اناتومي علم التشريحات التشريح بكتيريولوجي علم الاحياء المجهري بكتيريا مايكولوجي دي مايكولوجي دي مايكولوجي بی دی مایکۆلۆژی دی مایکۆلۆژی بزانین وەڵامەکەتان ڕاستە دیسان پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی 20 خاڵ پێش پڕچێکە گەرمە دوو زانکۆ کۆمەڵی قوتابی زیرەک زانکۆی ئیشک چی هەڵدەبژێرن لوجيك شنو لوجيك 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 لۆژیک هەڵبژاردننی ئەوجارەمان لۆژیکە لۆژیک لوجيك بەڵێ ئەی بی كيف خد
طبيعي أي لۆژیک ئەی ئەگەر نیوەتیرەی بازنەیەک لە سەدا 20 زیاد بکرێت ئەوە ڕووبەرەکەی چەند لە سەد گەورەتر دەبێت ئەی لە سەدا 40 بی لە سەدا 20 سی لە سەدا 44 دی لە سەدا 56 سی چرکەتان هەیە وەڵامی ما ئەی سەداتل ئەی سەداتل لە سەدا 40 دڵنیان بەڵێ کۆتا وەڵامیان ئەی لە سەدا 40 بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست لە سەدا 44 خاڵەکانتان وەک خۆی دەمێنێتەوە 20 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چانسیەوەتان هەیە خاڵەکانتان بەرزکەنەوە کاتەگۆریەک هەڵبژێرن بيولوجي هەر بلا بۆیۆژی بێت بيولوجي بایۆلۆژی حیوان لە بایۆلۆژی تەنها ئەی ماوە کەواتە ئەی زانستی بۆتەنی لێکۆڵینەوە لەسەر کام لەمانەی خوارەوە دەکات ئەی مرۆڤ بی ئاژەڵ سی گیا دی خوێن سی چرکەتان هەیە گیا سی سی گیا شتەکاتتان زۆر مابوو بزانین وەڵامەکەتان ڕاستێ هەڵێ زۆر ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی ئیشک جوگرافیا و بایۆلۆژی نەماوە چ کاتەگۆریەکی تر هەڵدەبژێرن مێژوو مێژوو غەرەزمان لە مێژوو ئەی و بی هەیە أي ئەی کەیوان ئەڵێ ئەی شەقڵاوە ساڵی چەند بوو بە قەزا ئەی 1950 بی 1952 سی 1954 دی 1956 سی چرکەتان هەیە با برندی هەست باکەوان دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ دی زوو وەڵام دی 1956 سی نە گوتی دی گوتی گوتت دی وەڵامی سی کامتانەوێ سی سی 1954 بۆ ناگەنە ڕایەکی دەستە جەمعی هەر یەکەی لەلایەک شتێک ئەڵێ سیان دی سیان دی زوبن سي سی تا سی ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستێ هەڵێ بەداخۆ زانکۆی ئیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 1952 خاڵەکانتان هەروەک خۆی دەمێنێتەوە کە بریتیە لە 20 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بيركوري كيف بيركوري بیرکاری لە بیرکاری تەنها بیماوە کەواتە بیرکاری شێوەی ئۆکتاگۆن چەند لای هەیە ئەی 6 بی 7 سی 8 دی 9 سی چرکەتان هەیە لا بنتوغون پنتاگون پێنجە پنتاگون پێنجە ئۆکسۆگۆن هێکسۆگۆن ئۆکتۆگۆن ئەس بێژم هەشتا ئۆکتۆن ئەس بێژم هەشتا بس پێشتێکی چەند لا چەند لا هەنەیە لا درستە بێژم هەشتا ئەس بێژم هەشتا زوو وەڵامێکم بەنێ هاشت باز دقيقة سی هەشت سي هاشت سی هەشت درست عين وبرا تبع بازنا زۆر دڵنیانە بوون بەڵام با بزانین وەڵامەکەتان چاوایە
ڕاستە و دەخەڵتان بەدەست هێنا بە زانینیان پرسیارە و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی ئیشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا. لە تەکنەلۆژیا ئەی و بی هەیە؟ ئەی. کاتێک کۆمپیوتەر دادەگیرسێنیت کام بەشی یەکەم جار بەکار دەکەوێت؟ ئەی بایۆس، بی پرۆسێسەر، دی هارد دیسک، دی رام. سی چرکەتان هەیە؟ ڕام یا ڕۆم یەکەمە بی برە هەڵبژاردنمان بیە پرۆسێسەر بی پرۆسێسەر. بزانین وەڵامەکەتان دروستە. زۆر ڕاستە وەڵامەکەتان پرۆسێسەر و دەخاڵیتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ لوژیک ئەو بێ وەزی وەرزش ئەگەر ئەوی تو وەزی لۆجیک بلا لۆژیک بیت بلا لوژیک بلا لۆژیک بی. لۆژیک. لۆژیک تەنها بی ماوە کەواتە بی. یەک، یەک، دوو، سێ، پێنج، هەشت، 11. بۆشایی کام ژمارە ئەم زنجیرەی سەرەوە تەواو دەکات؟ ئەی 8، بی 13، سی 21، دی 26. سی چرکەتان هەیە؟ سێ و دوو بیا پێنج پشتینگی سێ زیدە بە هەشت و پێنج بیا سێزدە سێزدە و هەشت دەبیتە 21 21 زوو وەڵامێکم بنێ؟ سی 21 سی 21. بزانین وەڵامەکەتان دروستە یانژی هەڵێ. زۆر ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخاڵی تریان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ئیشک 30 خاڵتان هەیە. هەوڵبەن خاڵەکەتان بەرز بێتەوە کاتەگۆریەک هەڵبژێرن. ئەو جاریان بە تەکنۆلۆژی بێ. با تەکنەلۆژی بێ. تەکنەلۆژی تەنها بیماوە کەواتە تەکنەلۆژی بی. چ جۆرە سیستمێکی ژمارەیی لە کۆمپیوتەرێکی نمونەیی 32 بیتی بەکاردێت؟ ئەی دێسیمال، بی هێکسادێسیمال، سی باینەری، دی ئۆکتال. سی چرکەتان هەیە؟ گەر وەڵامەکەتان ڕاست بێت دەخاڵی تر بەدەستێن بۆ زانکۆتان. دێسیمال هێکسادێسیمال وەزانم دەکاتە 32. زوو ئەی دێسیمال. ئەی دێسیمال. بزانین ئێستا وەڵامە ڕاستەکە کامەیە؟ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست باینەری. کۆی خاڵەکانتان هەر وەک خۆی دەمێنێتەوە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بلا کیمیا بیت. کیمیا. لە کیمیا ئەی و بی هەیە؟ ئەی بی بلا ئەی بیت. ئەی ئەی. زۆرترین گاز کە بە هەناسە کێشان دەچێتە ناو سیەکانمانەوە چ گازێکە؟ ئەی ئۆکسیژین، بی نایترۆجین، سی هیلیۆم، دی هایدرۆجین. سی چرکەتان هەیە؟ جاوی دەشخڕە پەتەرانە
زودترین چی غازم رو فتر تنفس بيت كات إيش نفسي هذا النيتروجين الجوي ده يعني شتا نفسيات مرة بيا نوت أكسجين نيتروجين جو يلا بتر الجوي سياكون ميلوكو ريا لكن أباش خرب بتر الجوي ده معناه کات خەریکە نامێنێ وەڵامێکم منێ بي نيتروجين بی نایترۆژین بزانین وەڵامەکەتان دروستە وەڵامەکەتان ڕاستە نایترۆجین بەداخەوە وەڵامەکەتان ڕاستە هەردەم ئەڵێم کە وەڵامەکە ڕاست بێ ئەڵێم نه من حەزەکەم زۆرترین ئەو غازەی کە هەڵێمژین ئۆکسجین بێ بەڵام بەداخەوە نییە بەداخەوە بەڵام سیاکان ئۆکسجین وەرەگێت لە جیاتی هەمووان ئێمە بێ هەوڵ بین ژینگەکەمان بپارێزین و زیاتر ئۆکسجین کۆی زیاتر ئۆکسجین هەڵمژین و کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی ئیشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن کاتگەری فیزیا فیزیا لە فیزیا ئەی و بی هەیە بی کاتێک ڕووناکی لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی دیکە بڕوات دەچەمێتەوە ئەم دیاردەیە چی پێ دەگوترێت ئەی لادانی ڕووناکی بی شکاندنەوەی ڕووناکی سی بەیەکداچوونی ڕووناکی دی دانەوەی ڕووناکی سی چرکەتان هەیە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ڕاستەڕوا لەیزەر بەڵام کە بەجێک دەکەوی دەگەڕێتەوە بۆ لای I believe B. reflection نییە دانەوەی ڕووناکی reflection B. تأكيدي بي أجر بی وەڵام بی شکانەوەی ڕووناچی بی شکانەوەی ڕووناکی کەواتە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ زانکۆی ئیشک وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵتان بەدەست هێنا بە کۆی خاڵەکانتان 40 خاڵ پۆلیتەکنیکی دهۆک 60 خاڵتان هەیە چ کاتەگۆریەک هەڵبژێرن بڵا کیمیاویت کیمیا لە کیمیا تەنها بی ماوە کیمیا بی کامێک لەمانە بە دەوری ناوکی گەردیلەدا دەسوڕێتەوە ئەی پرۆتۆن بی نیۆترۆن سی ئەلکترۆن دی پۆزیترۆن سی چرکەتان هەیە ئەم پرسیارەش دەخاڵی لەسرە ئەلکترۆنە سی ئەلکترۆن بزانین وەڵامەکەتان دروستە ئەلکترۆن زۆر ڕاستە و دەخاڵیترتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 7 خاڵ زانکۆی ئیشک هەڵبژاردننی جارەمان وەرزش لە وەرزش ئەی و بی هەیە بی بەرزی تۆڕی یاری بالە بۆ پیاوان چەند مەترە ئەی 2.34 مەتر بی 2.43 مەتر سی 3.42 مەتر دی 3.24 مەتر 2.34 2.43 2.32 هەمووی بە پۆینتە ئەگاتان لە کات بێ زیاتر لە 2 مەتر یانەوە زوو وەڵامێکم بەنێ ئەی 2.34
ئەی 2.34 بزانین وەڵامەکەتان دروستە. بەداخەوە 2.34 هەڵەیە 2.43 وەڵامە ڕاستەکەیە. نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن کۆی خاڵەکانتان 40 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ فیزیا تەنها ئەی ماوە کەواتە فیزیا ئەی. زانای بەناوبانگ نیوتن چەند یاسای گشتی بۆ جوڵەی تەنەکان هەیە یاخوددانە؟ ئەی 3 یاسا، B 2 یاسا، C 4 یاسا، D 1 یاسا. سی چرکەتان هەیە؟ ئەی 3 یاسا. هەل لە چرکەی سی هەمە وەڵامەکەیان وا بە دڵنیایەوە دایەوە تۆ بڵێ یاسایەکی تریشی دانابێ مە نەزانین. لە هیچ جوڵە سوێنە ئەگەر لە گۆڕ دەدانا لە جوڵە بەڵام لە شتی تر جوایە بەڵام لە جوڵە ئێستا ئەزانی. ئێستا ئەزان. ڕاستە دە خاڵی تردان بەدەست هێنا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بوون بە خاوەنی 8 خاڵ. زانکۆی ئیشک 40 خاڵتان هەیە؟ بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن. کەتەگۆری تەندروستی. تەندروستی تەندروستی ئەی و بی هەیە؟ فەرقی نییە. ئەی ئەم جارە وتیان ئەی. خوێنی مرۆڤ بە ڕێژەی چەند ئاوی تێدایە؟ ئەی لە 180 بۆ 82، B لە 184 بۆ 86، C لە 190 بۆ 92، D لە 194 بۆ 96. سی چرکەتان هەیە؟ ئەوە نییە ئەو دوێ سەری نییە هەندێک لەبەرەوەی لە تێستی سامسۆن کە هەیتی تقریبا 92 سی 90 بۆ 92%. سی 90 بۆ 92. بزانین زانکۆی ئیشک وەڵامەکەیان هەڵەیە یاخود ڕاستە. وەڵامەکەتان زۆر ڕاستە و دە خاڵتان بەدەست هێنا بۆ زانکۆکەتان و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. هاتینۆ لای ئێوە بزانین چ کەتەگۆریەک هەڵەبژێرن. تەندروستی. تەندروستی لە تەندروستی تەنها بیماوە کەواتە تەندروستی بی. کام لەم خواردنانەی خوارەوە نابێت بدرێت بە مناڵی تەمەن کەمتر لە 1 ساڵ؟ ئەی هەنگوین، B زەردێنەی هێلکە، C ماست، D سێو. سی چرکەتان هەیە؟ گەر وەڵامەکەتان ڕاست بێت دە خاڵی تر بەدەست هێنن بۆ زانکۆکەتان. منێ گولێ بێ هەنگوین و گوشتن هەنگوین و گوشت منێت گولێ بێ هەنگوین و گوشت زوو وەڵامێکمان بەنێ. وەڵام هەنگوینە. هەنگوین. هەنگوین ئەی هەنگوین. زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ.
پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو، 10 خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 90 خاڵ. لەو کەتەگۆریانەی کە ماون ئەدەبیات، مێژوو، هونەر، وەرزش. وەرزش. لە وەرزش تەنها پرسیارێک ماوە ئەی، کەواتە ئەی وەرزش. یاری تایکواندۆ لە چەند گێم پێک دێت؟ ئەی 1 گێم، بی 2 گێم، سی 3 گێم، دی 4 گێم. سی شرکەتان هەیە زانکۆی ئیشک. لە بەروەی جارێک دەکەن بەرامبەر یەک دەکەون سی سێ گەم. سی 3 گێم. زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. سێ گێم وەڵامی ڕاستە. زانکۆی ئیشک 10 خاڵتان بەدەستهێنا، کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 90 خاڵتان هەیە. لەو کەتەگۆریانی کە ماوە ئەدەبیات، مێژوو، هونەر، کامە هەڵدەبژێر؟ مێژووە. مێژوو. لە مێژوو تەنها بی ماوە، کەواتە بی. کام سەرکردەی مەغۆلەکان شاری بەغدادی لە ساڵی 1258 زاینی داگیر کرد؟ ئەی تەموچین، بی تۆغای، سی هۆلاکۆ، دی جەنگیز خان. سی شرکەتان هەیە؟ زی ئەوەندی مشکەسە هەردووکە هەی. ئەس بێژم هولاکۆ جەنگی هولاکۆ هات بەغدا گرت و هات بۆ عێراقی. جەنگیز خان هەتا مسڕێ و عەردە هات بۆ هەرێمی. هولاکۆ مشکەسە هولاکۆی هەی. سی هولاکۆ. سی هۆلاکۆ. بزانین سی هۆلاکۆ وەڵامێکی هەڵەیە یاخود دروست؟ وەڵامەکەتان دروستە و 10 خاڵتان بەدەستهێنا، و کۆی خاڵەکانتان 100 خاڵ. زانکۆی ئیشک 60 خاڵتان هەیە. 2 کاتەگۆریش ماوە. چ کاتەگۆری هەڵبژێرن؟ کاتگۆری هونەر. هونەر. لە هونەر ئەی و بی هەیە؟ ئەی. کام لەم ناودارانە مۆسیقاژەن بوو؟ ئەی شێکسپیر، بی هایدگەر، سی شۆپێن، دی ڤیکتۆر هۆگۆ. سی شرکەتان هەیە؟ ئەوەی ناناسم ئەو دوێنینە. سی شۆپن. سی شۆپێن. زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زۆر ڕاستە. شۆپێن میوزیکژەن بوو و 10 خاڵتان بەدەستهێنا، کۆی خاڵەکانتان 70 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک. ئەدەبیات، هونەر. هونەر. وەک دەزانن لە هونەر ئێستا پرسیارێک ڕۆی، تەنها پرسیار ماوە بی، کەواتە هونەر بی. چەند جۆرە کلیلی موزیک هەیە کە نۆتەکانی لەسەر دەنووسرێتەوە؟
A 2 جۆر B 3 جۆر C 4 جۆر D 5 جۆر سی چرکەتان هەیە ئەمە زانکۆ زينة مش كنت بيجن يا سيري كش مزيان زينة نهێشتا مایمە 15 شرکێت چونکە دوای من خود گیتاری وۆژی هەمیوە کلیلەکان کلیل ئەگاتان لە کات بێ زوو وەڵامێکم منێ سێ کەواتە بیت بی سێ جۆر کەواتە بزانین وەڵامێکی هەڵەیە یاخود ڕاستە سێ جۆر وەڵامێکی ڕاستە و دەخەڵتان بەدەست هێنا زۆر دڵخۆشن لەبەر ئەوەی کە کۆی خاڵەکانتان 110 خاڵ زانکۆی ئیشک دو هەڵبژاردن لە کەتەگۆریەکان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات ئەیان بی ئەی ئەی لێرە ئەتوان هەڵبژێرن ئەی ئەی کام لەم بەرهەمانەی خوارەوە سەر بە ریالیزمی سحری نییە ئەی 100 ساڵ تەنیایی بی مێژووی جیهانی بێئابڕوویی سی بۆن دی تاوان و سزا سی چرکەتان هەیە ئەسڵ ناڵم سەحری کامەیە بە ئینگلیزی نازانم چیە ماجە ساڵتەنیایی ژیانێکە مێژوودیانی بێ ئاپڕۆی ریالیزمی سحری پرسیارێکی ئاسان نییە ئاگاشتان لە کات بێ هیچ ئەمن ئەمن لەو دوێ بەڕای من چ دەرکتەوە بۆن سەحری زوو وەڵامێکم بنێ کاتان خەریکە نامێنێ وەڵام جیهانی بێئابڕووی وەڵام بی بی مێژووی جیهانی مێژووی بێئابڕووی جیهانی بێئابڕووی شزار بزانین زانکۆی ئیشک وەڵامەکەیان هەڵەیە یاخود ڕاستە بەداخەوە شانستان نەهێنا و تاوان و سزا وەڵامە ڕاستەکەیە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن بەڵام کۆی خاڵەکانتان 7 خاڵە ئەدەبیات بەس ئەگەر لەوە بێت باشترە با ئەدەبیات با ئەدەبیات لە ئەدەبیات چیتان ئەوێت بڵاوی کام لەم بەرهەمانە لە نووسینی گۆنتەر گراسە ئەی کوێری بی تەپڵی تەنەکە سی چیرۆکی شارێک دی ژنێک سی چرکەتان هەیە گەر وەڵامەکەتان ڕاست بێت 10 خاڵی تر بەدەست دێنن جەماعەتێکش بار بژێر چیرۆکی شۆڕی ايش بس كذا بس چیرۆکی شۆڕێکی سی چیرۆکی شارێک سی چیرۆکی شارێک زانکۆی پۆلیتەکنیکی زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ بەداخەوە زانکۆی ئەم جارە شانستان نەهێنا و تەپڵی تەنەکە وەڵامە ڕاستەکەیە خۆشەویستانم بەم شێوەیە ئێمە بینیمان هەردوو زانکۆی بەشدار قۆناغی یەکەمیان چۆن بەڕێ کرد وە کۆی خاڵەکانیان زانکۆی ئیشک 7 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 110 خاڵ بەڕێزان و خۆشەویستانم قۆناغێک ماوە لەم قۆناغێدا کە کۆتا قۆناغە زانکۆکان دەتوانن خاڵی زیاتر بەدەست بێنن ئەگەر ئێوە لەگەڵمان بمێننەوە دوای ئەم ناوبڕە دەینەوە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی
زانیاریمان لەسەر جوگرافیا باش بوو. خۆشبەختانە سوالەکەمان بەڕاستی جواب دەڕام. کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژار بە گروپ و لە کۆتای وەڵامەکەمان هەر بە گروپ بوو خۆشحاڵیش وەڵامەکەەوە ڕاست دەرچوو. کاتێک زۆربەی کاتگۆری سەرچەکان ڕۆشتن هەندێک کاتگۆری دیارەکانەوە کە وەکو تیم تایە باش بوون هونەرش وەکو تیم تایە باش بوون و وەڵامەکەمان ڕاست بوو. سوالەکەمان دەرچوو لەسەر شەقلاوێ و هەرچەندە من و ئەحمەد هەردووکمان خەڵکی شەقلاوین بەڵام سوالەکەمان غەڵەت کرد. ژبەرگومە بایۆلۆژیمە هەڵبژارد حکمەوێ چەندێم هەر چهار بەشدار بووی ئەم بەشی زانستیمە خلاص کرد بوو خۆشبەختانەمە جاوا دەرست داژی. ژبەر کە ئەم زیرەک بوون بەوارێ لۆجیکدا مە هەڵبژارد و بەرسەبامە درست دەرکرد. بە هەندێمە کیمی هەڵبژاردەوە چونکی ئەم هەمیش رازم بۆ کیمیایدا و ئەم پشتۆزم کۆ جۆرە گۆژاکیان کاتگۆری هەڵبژێ نەبێت جواب داینەوە و خۆشبەختی بەمە جواب دانەوە. ما پرسیارە لۆجیک هەڵبژارد چونکە شتێکی فکری بی پشتی کومە هەڵبژاردیش مە بەکریە دیتەی پرسیار مەدمە بەینە خۆدا ڕاوێش کرد نەتیجە درستمان هەڵبژارد. بیرکاری درست، لۆجیک درست، بایۆلۆژی درست، کیمیا درست، کیمیا درست، فیزیا درست، هۆنەر درست، ئەدەبیات نەدرست. خۆشەویستان دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی. پێشەوەی دەست پێ بکەین حەزەکەم خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی ئیشک 7 خاڵ، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 110 خاڵ. بەڕێزانم لەم قۆناغەش 2 بە 2 دێنە لای من ڕوبەڕووی یەک دەبنەوە. هەردوو قوتابیەک 3 پرسیاری لێ دەکرێت هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. بەڵام پێشووی دەست پێ بکەین حەزەکەم بە ئێوە بڵێم کە زانکۆی ئیشک گۆڕانکاریشی کردووە لە نێوان بەشداربووەکانی خۆی. با پێکەوە بزانین ئەو گۆڕانکاریان چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی ئیشک کەیوان محسین پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ محەممەد سەردار. محەممەد سەردار تامان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنۆلۆژیای زانیاری، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بەڕێوەبەری کۆمپانیا. محەممەد بەخێر هاتی. سپاس. خۆشەویستانم ئێستا دەست پێ دەکەین لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. عیماد فەرموو بۆ ئێرە. لە زانکۆی ئیشک هەژار. بەخێر بێ هەژار. خۆتان ئامادەکەن 3 پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پرسیاری یەکەم بۆ ئێوە بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنان هەمووان و زەمانێ عینی قەلغان و سوپەرتانە. شعری کام شاعرە؟ دە چرکەتان هەیە. بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنان هەمووان و زانکۆی ئیشک. وابزانم پیرەمێرد. پیرەمێرد هەڵەیە. عیماد تۆزانی یەک وەڵام بەرێ. بەڵێ بەتاکیت کێ؟ زوو کات جگەر خوێن. وەڵامەکەی تۆش هەڵەیە. وەڵامی ڕاست ئەحمەد موختار جاف. دووەم پرسیار چ وێنە کێشێک گوێچکەی خۆی بڕی و پێشکەشی خۆشەویستەکەی کرد؟ زۆر بەناوبانگە ئەو وێنە کێشە. کوردە؟ ناتوانمەوە بڵێم. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نازانم تەواو فریان نەکەوتی ئەوە زووتر کەسێک بوو. کەسێک بوو بەڵام کاتێ نەما زووتر ئەبوایە. تۆ ئەڵەی کێ بوو بۆ لەو حساب ناکرێت. بلا دەبێژم بلا درستە. چییە کێ بوو؟ ناتوو بێژاکەرا بوو دی بژمەدە درستە. تەمام من دەبێژم ڤانکوخ. ناخێراو نابوو. 3 پرسیار بۆ ئێوە. لە ئەفسانەی کۆنی یۆنانیدا خواوەندی شەڕ ناوی چی بوو؟ خواوەندی شەڕ یۆنانی. گەر دەیزانن پێشەوەی کاتتان کۆتایی بێ دەست بنێن بە بۆتۆن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. ئەخناتون. وەڵامەکەت هەڵەیە. زانکۆی ئیشک هەژار تۆ دەزانی؟ نەخێر. هەژاریش نازانێ.
ئارێس وەڵامە ڕاستەکەیە. زۆر سوپاسانەکەی بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئومێد بەخێر بێی بۆ ئێرە. لە زانکۆی ئیشک ئەحمەد بەخێر بێن. دەستان بخەنە سەر بۆتۆنەکان. ئامادە بن. سێ پرسیاریش بە هەمان شێوە بۆ ئێوە. پرسیاری یەکەم بۆ ئێوە. کام گیان لەبەر سێ دڵی هەیە؟ زانکۆی ئیشک. ئەختەبوت بە کوردی هەشت پێ. ئەختەبوت هەشت پێ. ڕاستە. پێنج خاڵتان بەدەست هێنا. ئەختەپۆسیشی پێڵێن. ئەختەبوت هەشت پێ هەیە سێ دڵی هەیە. ئۆکەی. پرسیاری دۆم بۆ ئێوە. بەنداوی بێخمە کە هێشتا تەواو نەکراوە دەکەوێتە کام پارێزگای باشووری کوردستان؟ زانکۆی ئیشک. هەڵەبجە. وەڵامەکەت هەڵەیە. ئومێد تۆ زانی؟ ئومێدیش نازانێ. هەولێر دەدوانە بڵێ. هەولێر بێ. هەولێر. ڕاستە. زۆر دڵنیانە بووی بەڵام پێنج خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆ ئێوە ئاگادار بن. چەند جار وڵاتی بەرازیل بووە براوەی جامی جیهانی تۆپی پێ؟ زانکۆی ئیشک. پێنج جار. زۆر ڕاستە. پێنج خاڵی تریشت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. دەستان خۆش بێ بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخیل بەخێر بێیت. و لە زانکۆی ئیشک سۆما. هەردوو وڵاتان بەخێر بێن و دەستخەنە سەر بۆتۆنەکان و وریا بن. سێ پرسیارم هەیە بۆ ئێوە. یەکەم پرسیار بۆ ئێوە. گەورەترین ویلایەتی ئەمریکا لە ڕووی ڕووبەرەوە کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیک. ئالاسکا. زۆر ڕاستە. پێنج خاڵتان بەدەست هێنا. دووهەم پرسیار. یاریەکانی ئۆلۆمپی لەکوێ سەری هەڵدا؟ زانکۆی دهۆک. لە یۆنان. شارەکە کوێیە؟ نازانی؟ بڵێم. ئۆلۆمپیا. ئۆلۆمپیا. ڕاستە. سۆما تۆ دزانی؟ ئەثین. لە ئەثین. نا لە ئەثینا نییە. لە ئۆلۆمپیایە لە یۆنان. کۆتا پرسیار. کام باڵندە تاکە باڵندەی هێلکە ناکات بەڵکو دەزێ و وەچە دەخاتەوە؟ مچە دەخاتەوە. دەزێ و وەچە دەخاتەوە؟ خەفاش. مێرونگ. شنگالیت بێژن مێرونگ. بێژن شنگالی ساد بێژن. خەفاش. یعنی شەمشەمە کوێرە. زۆر ڕاستە. وەڵامە پێی دەڵێن شەمشەمە کوێرە. زۆر ڕاستە و دەستا خۆش بێ بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەیوب و کەیوان لە زانکۆی ئیشک. هەردوو لاتان بەخێر بێن. بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە هەیە. دەستان بخەنە سەر بۆتۆنەکان خۆتان ئامادەگەن و پرسیار یەکەم بۆ ئێوە. کام وڵات زۆرترین ڕێژەی گڕکانی تێدا ڕوو دەدات؟ زانکۆی دهۆک. ئیتالیا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەڵێ ئیتالیا. وەڵام هەڵێ. زانکۆی ئیشک محەممەد. کەنەدا. ئیتالیا. کەنەداش هەڵەیە. وەڵامە ڕاستەکە ئەندۆنێسیا. پرسیاری دووەم بۆ هەردووکتان وریابن و ئاگادار بن. لە کام مانگی ساڵدا خۆر نزیکترینە لە زەویەوە؟
لە کام مانگی ساڵدا خۆر نزیکترینە لە زەویەوە تەمووز مانج تەمووز دەستنێ بە بۆتۆنەکە تەمووز. زانکۆی ئیشک مانگی تەمووز هەڵەیە پۆلیتەکنیک طباخ آب ئاب هەڵەیە وەڵامە ڕاستەکە کانونی دووەم دنیا چەند ساردە کۆتا وەڵام لە زستانایە مەراکێشەکە دنیا ساردا و نزیک کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا پێنج خاڵ وریا بن و خۆتان ئامادەکەم پرسیارەکە دەڵێ چ شاعیرێک داستانی مەموزینی نووسیوە زانکۆی ئیشک ئەحمەدی خانی ئەحمەدی خانی زۆر ڕاستە و کۆتا پێنج خاڵ بۆ زانکۆی ئیشک بوو فەرمونون شنۆشێنی خۆتان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان خۆشەویستانم وەک بینیتان بەم شێوەیە پێش بڕکێکە بە کۆتا هات و کۆی خاڵەکان زانکۆی ئیشک 85 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 130 خاڵ خۆشەویستانم زانکۆی پۆلیتەکنیک دهۆک لەگەڵمان دەمێنێتەوە لە قۆناغی تر ڕوبەڕووی زانکۆی تر دەبێتەوە زانکۆی ئیشک بەداخۆ بەجێمان دێڵێ بەڵام ساڵی داهاتوو بە گڕوتینێکی گەرمترەوە بێنە بەشدار بن لە بەرنامەکەمانە بەشکم لە ساڵی داهاتوو ئەنجامێکی باش بەدەست بێن خۆشەویستانم تا بەرنامەی تر هەر شاد بن لەبەرەوە سەرنەکەوتین سترێسێکی زۆرمان لەسەر بوو میتێرمەوانەمان هەبوو بەڵام گروپەکەی تریش زۆر باش بوو هەموو یاریک وایە تیمی سەرکەوتو هەیە تیمی سەرنەکەوتو هەیە شتێکی ناخۆش بوو کە ئێمە نەمان بردەوە بەڵام ئەوانش مستحقین کە بردیانەوە سروشت یاریکردنیش وایە یەکێکە باتەوە یەکێکە دۆڕێ بەڵام لەگەڵ ئەوە چاو لە ئاسۆ دڵ پڕ لە هیوان هیواداری لە ساڵی داهاتوانەی کە لە دوای ئەمێن بتوان سەرکەوتن دەست بێنن بێگومان ئەم جۆرە بەرنامانش بەختیاوەر جاری وایە بەختیاوەر دەبێت و جاری ڕێژەیە بەختیاوەر ناوێ ئێمە هیوا سەرکەوتن بۆ زانکۆی بەرامبەر خوازین هەلبەتە پێخۆشحاڵ بوون بێ سەرکەوتنە هەنێ ئەم گەلێک دڵخۆشن کە قۆناغایەک ئێمە دەرباز کرد سەرکەوتنەکە مازن مەبدەست خۆڤایینا بۆ ئینشاڵە داهاتۆ فیناڵەری چین و دەسەرکەوت لە دەست خۆڤینی پێ خۆشحاڵ بووم ئەبروکە قوتابیەتمە سەرکەوتنەکەش هەژی تۆمار کرد